بەرزبوونەوەی نرخی دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی کاریگەری خراپی کردوتە سەر کاسبکاران. هاوڵاتیانی نەحیی ڕووڤیا دەڵێن بەهۆی بەرزبوونەوەی نرخی دۆلار نرخی کەلوپەل و خواردەمەنیەکان لە بازاڕ بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بۆتەوە. زۆر تەسیریانی کرد زۆر ڕاستەن ئەسلەم بوومە بۆ دوکانێ جلکام ئەمە دۆلار تینین دۆلاری گران بی و ئەمە پارەیت کەنە دۆلار چۆن ئامینتەوە فرۆشین دێ خسار بین نەفرۆشین دێمینتەوە عالم یا نەشێت بکەڕید گرانە عالم بژی گرانە ئەم گران فرۆشین عالمانە کەڕید ئەرزان فرۆشین ئەمێ خسار بین ئەو مشکلەمە هەلگە بەرزبوونەوەی نرخی دۆلار نیگەرانی زۆری لای کاسبکارانی ڕووڤیا دروست کردووە. بازاڕی ئەم ناحیەیە بە تەواوەتی سست و لاواز کردووە. 5,000 تقریبا 1000 چیتە سەر یانەگە قەمیسێک پێشیستە بە 10,000 بە ئیسە لازم 12 کەمتر نەدەی ئەگەنا بۆ دەرنانی فایدەکە لەگە دۆلار دەچیت چونکە تو حساب کە وەرەقە 120 لە کیلا و 150 لە کیلاوە نییە یانە تقریبا 30,000 چیتە سەری خڕ بە دۆلار دیتن هەروەڵای ئێستاوە تەوانە و فانێرەیە دەرزنی تقریبا 5,000-6,000 چیتە سەری زۆرەوە نییەمە تو بخۆی دەرزنەکە 5,000 لێ فایدەکەی لە 12 قەدعا ئێستا هەگە بەو ساری جاران بدەوە یانە چ فایدت ناگاتی. لە کۆتاییەکانی ساڵی 2020 بە بڕیاری بانکی ناوەندی عێراق بەهای دینار بەرامبەر بە دۆلار لە 120,000 دینارەوە بەرز کردەوە بۆ 145,000 دینار دواتر لە بودجەی ئەم ساڵ بە 146,000 دینار پەسەند کرا. ئەمەش کاریگەری خراپی کردوتە سەر بژێوی ژیانی هاوڵاتیان. محەممەد جەلیل کەناڵی بادینان نەحیی ڕووڤیا.